سڵاوتان لەبێ بینەرانی ێژە خۆشحاڵین لە بەرنامێکی نوێ ئاکتوێ لەگەڵتانین. ئازیزان بۆ ئەم بەرنامە تایبەتە تەوەری گەرمی ڕۆژمان بۆ هەڵبژاردون کە گفتوگۆی لەسەر دەکەین لە چوار پارچەی کوردستانەوە چەند بابەتێکی جیاوازمان بۆ هەڵبژاردون کە بابەتی ڕۆژە و زۆرترین قسە هەڵدەگرێت. بۆ مەبەستە ئێمە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە دەچینە ناو گەشتی بابەتەکانی ئەمڕۆمان. لە ڕۆژهەڵاتی کوردستان تا دەچێت ئەو پارچەی وڵاتەلایەن کۆماری ئیسلامی ئێران و میلیتاریزە دەکرێت. لەگەڵەوەدا گوشارەکان تا دەچێت لەسەر خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان لە بواری سیاسی و ئابووری کۆمەڵایەتی زیاتر دەبێت. لە زیندانەکانیش بە هەمان شێوە گوشار لەسەر زیندانیانی سیاسی بەرەو بەرفراوان بوون دەچێت. دۆسیەک دەبینین لەو بارەیە و دوایی گفتوگۆی لەبارەت بکەین. بەپێی زانیاریەکان لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە لە چەند ڕۆژی ڕابردوودا سوپای پاسداران هێزی زیاتری ڕەوانەی ناوچە سنووریەکانی سەرپێڵزاو لە پارێزگای کرماشان و ناوچە شاخاوی دارستانەکانی ناوچەکەشی تۆپباران کردووە. سەرچاوخۆجەیەکان ئاشکران کردووە کە ڕۆژی سێشەمێ ڕابردووش ناوچەی کەڵاتەرزانی سەر بە شاری مەریوان لە پارێزگای سنە لەلایەن سوپای پاسدارانەوە تۆپباران کراوە و هێزی سەربازی لە ناوچەی جانەوەری مەریوان بڵاویان پێکراوە و ژیانی دانیشتوانی ناوچەکەشیان ئاستەن کردووە. دەوترێت کە ئەو تۆپبارانە بە بیانووی بوونی هێزە کوردیەکان لەو ناوچانە بووە، بەڵام تەنها زیانی بە سروشتی ناوچەکە و ڕز و باخی هەوڵاتیان گەیاندووە، بەهۆیشەوە ئاگر لە لەوەڕگا و دارستانەکان بەربووە. جێوەبیرهێنانەوەی لە ڕۆژین ڕابردوودا بەپێی بەڵگەنامەی کە ئاژانسی هەواڵنێری فرات بڵاوی کردەوە، هێزەکانی بەسیج دارستانەکانی ناوچە سنووریەکانی بانە مەریوان و سەقزیان ئاگەر تێبەردا و ڕێگەشیان لە دانیشتوانی ناوچەکەی گرت کە ئاگرەکە بکوژێنەوە و چەقەیان لێکردوون. لەم نێوەندەدا کۆمەڵێک لە چالاکانی ژینگە پاریزی ئەو ناوچەیە لە نامەیەکی ناڕزایەتیدا خوازیاری بە دوواداچوونی ئەو کارەساتە بوون، بەڵام هیچ وەڵامێکیان نەدراوەتەوە لەلایەن دادگای سەقزیشەوە هەڕەشیان لێکراوە. بەڵێ بینەرانی ێشە میلیتاریزەکردن سووتانی دارستانەکان گوشارە سیاسیەکان لە هەموو ئەوانی دیکە کۆکراوە لەسەر خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانی. ئەم بابەتە لەگەڵ بەڕێز هیوا سانیار چالاکی مەدەنی گفتوگۆ دەکەیت. کاک هیوا، ئەم کاتتان باش، من لەو پرسیارەوە دەست پێ بکەم کە ئێران یا بڵێن ڕژێمی کۆماری ئیسلامی لە دوای هێرشەکانی تاران، ئەو هێرشی کە کرا سەر مەجلیس و سەر گۆڕی خومینی، ڕۆژهەڵاتی کوردستانی زیاتر میلیتاریزە کردووە. ئەمە وەکو بەهانەیەک بازەکرێکە، وەکو بەهانەیەک بەکار دەهێنرێ ئەو هێرشە. ئێران بە بۆچوونی ئێوە چی پلانێ دەکات لە ئێستاە کە ڕۆژهەڵات میلیتاریزە دەکات؟ من پێم وایە لەو ناوچەیە هەرچی دەگوزارێ بێڕەبت بە مەوزوعەکانی گشتی ناوچەکە نییە و هەرچی هەیە گرێدراوی یەکتریە، یعنی باسکردن لە یەکێکان بەبێ هەڵسەنگاندن بۆ ئەوانی تر هێندێک لە جێ خۆی دانیە و ناتوانێت جوابێکی ڕاستیش بێ. هەر بۆیە من دەم هەیە بە ئاماژەیەکی کورت بگەڕێمەوە بۆ ئەوەی کە تەرحێکەیە، تەرحی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ ئەمریکا سەرکردایەتی دەکات. ئەو تەرحە لە 2003 ئەوانەوە کەوتە ڕۆژەوە بەهۆی شکستەکانی ئەمریکا لە ناوچەکەدا هێندێک پاشە کشەی پێکردرا. دیتمان کە زیاتر لە 5 بۆ 6,000 سەربازی ئەمریکایی لە عێراق کوژران. ئەو بۆ ئەمریکاشی دەرخست کە ئەو ناوچێکی ئیدئۆلۆژیکە و شتەکان بەڕاحەتی تەنابڕێ. هەتا دەرکەوتنی داعش ڕەنگە ئەو ڕەوەندەی جارێکی تر لە نوێ زیندوو کردەوە. دەکرێت لە خۆیدا باستی ئەوە بکردێت کە ئەوە بابەتە بەشێکی گرێدراوی وەزای ناوچەکەیە و بەشێکی تریشی بە هەمان شێوە بۆ اقتصاد و سەر لە نوێ دیزاینکردنەوەی ناوچەکە کە گرنگترین خاڵیان پاراستنی ئیسرائیلە و لەو چوارچێوەیەشدا وڵاتی گەورە و بەهێز مەترسی خۆی هەیە و بۆ ئەوە کار دەکردێت لەسەرەوەی کە ئەو وڵاتانە هێدی چکۆلە بکرێنەوە یا بە هەرێم بکردرێن لەسەر ئەساسی ئەتنیک مەسەب و دەستێوەردانەکان خۆشتر بێت باشتر بڕاتە دەرێ بەهۆی شەڕۆناکۆکەکانەوە ملکەچبوون بۆ خواستی دەرەکی زیاتر ببێ.
هەروەش وای کردووە کە لە بەرامبەری ئەوەشدا خەڵکان هێزی دیکە دەربکەوێت کە بەشێک لەو هێزانە هێزی قوارە پارێزی ناوچەکەم کە ئەوانە ئێرانیێک لەو وڵاتانە پێیان وایە کە ئەو جوغرافیایی کە هەیە دەبێت دەستی لێ نەدرێ ئەو شێوەیە بە نێوی تەمامێتی ئەرزی بمێنێتەوە و لەگەڵ ئەوەشدا بە دەرفەتێکیشی دەبینین کە هێندێک هێزی خۆشیان بەرفراوان بکەن هەروەکو دیتمان لە 2023 بە ئاشکرا ڕاگەاندرا کە ئەمریکا هات چۆن بڵام قۆم لە کاربخا بەڵام کاربەلاو نزەفیشی زیندوو کردەوە ئەوە تا حدێک ڕاستی خۆشی هەبوو و هێزەکان هێندێک بەرفراوان تریش کرد بەڵام منەوە بپرسم بەڵام بوونی یا زیادکردنی هێزەکانی ئێران لە ڕۆژهەڵاتی کوردستان بە تایبەت لە ناوچە سنووریەکان ئایا مەترسیەکی گەورەی نابێ بۆ سەر خەڵکی کورد لەو ناوچەیە هەتا دوێنێ پێرێژ لە کرماشانەوە موشکبارانی سووریای کردووە ئەمە ژۆک و پامێک هەڵبەت لێکە درێتەوە لەم دوایانە بەهۆی بوونی زیادبوونی ئەو هێزانش با بڵێن توندوتیژیەکان یا کوشتنی لەسەر سنوورەکان تایبەت لە بەرامبەر کۆڵبەرانیش زیادی کردەوە ئەمە چەندێ مەترسی لەسەر خەڵکی کورد زیاتر دەکات لەو پارچەی وڵات بەڵام دوێ بە دوێی هێرشەکانی تاران بەرحاڵ هەندێک لایەن کە پێیان وایە بەشێکی دەگەڕێتەوە بۆ ناکۆکەی نێوان دەسەڵاتدارانی ئێرانی دوێ هەڵبژاردن و هەرچەندە داعیشیش وەستۆی خۆی گرت بەرحاڵ شتێک بوو کە هەیبەت و هەیمنەی ئەمنیەتی کۆمەڵی ئیسلامی ئێرانی خستە مەترسیەوە هەر ئەوەش بوو کە ئەوانە وەکو دەرفەتێک کەڵکی لێ وەربگرن هەمووی کە بەرحاڵ جوابێکیش بدنەوە ئێمە گەر سیر بکەین لە ناوچەکەدا بە ئاشکرا ڕاگەاندراوە کە دیزاینێکی نوێ بەڕێگاوەیە و لەگەڵ ئەو دیزاینە نوێیە پێویستە ڕۆڵی هێزە ناوچەیەکان لەوەدا کەم بکرێتەوە دوای قەڵاچۆکردنی وەزیەتی تورکیا کارم لەسەرەوە کرد قەڵاچۆی ئێرانیش بکەن کە ئێمە دیتمان لە قەتەر کە بەشێکی گرێدراوی وەزیەتی ئێرانە چی بەسەر هات چۆن بڵام حزب الله لوبنانی دوای وانێکی ترامپ خسرا بە کۆی دەنگ وەکو هێزێکی ترۆریستی ناسێنرا هەرەوە وای کرد کە هەندێک هەڕەشە دروست بوو تەقینەوە لە سەرگۆڕی ڕێبەری پێشووی ئێران دروست بوو هێرشی سەر مەزلیسیان کرد ئەوە دەرفەتێک دەدا بە هێزەکان کە چۆن بڵم بەو شێوەیە پێیان هەیە وەڵامێک بدەنەوە بەڵام لەگەڵەوەیدا کەوانە هێرشیان کرد هاتوون هێزەکان لە کوردستان ئەوەش خۆی لە خۆیدا پەیامێکی دیکەیە یعنی لەگەڵ ئەوەدا کە بە دنیای دەرەوە دەڵێن کە بەڵێ ئێمە دەتوانین بە موشکەکانی خۆمان هەموو بنکەوبارگەکانیەوە لە خاوەرمیانەدا بکەینە ئەنجام بەڵام لەگەڵەوەژە هەروەکو لە بەیاننامەکەشیان داهاتبوو کە بەستێ ڕەنگی پەرچەم لە پەرچەمی ئێران لە ئیلام و کرماشان و سنادرابوو نیشانی ئەوەیە کە جارێکی تر ئێمە دەتوانین بەهێز لەو ناوچانێکی ئێوە پێتان وایە دەتوانێت کاریگەری هەبێ بتوانین ئێمە سەرکوت دەست پێ بکەین باوەڕ من کاکی وا من ئەگەرە پرسیارێکی دیکە بکەم ئێوە باسی قەتەرتان کرد ئێوەتان بیری منیش خستەوە کە ئێستا بازەوە دەکرێت کە گەمارۆکانی سەر قەتەر یا با بڵێن ئەو زوومەی کە ئەکرێتە سەر قەتەر وەکو سەرەتایی دەستێوەردانێکی با بڵێن بە شێوە لە شێوەکان لە ناو ئێرانە یا گوشارێک بۆ سەر ئێرانە بینرێ هەتا تیلەرسۆن لەو بارەوە بەر ئێستا قسەی کردبوو ڕێکس تیلەرسۆن کەوتبووی پێویستە ئێمە پشگیری ئەو هێزاناکەین کە لە ئێرانە گۆڕانکاریەکەن هەتا جۆن مەکین دوێنێ توەتی ئێستا وەختیەوە هاتووە کە گۆڕانکاری لە ئێراندا ئیدی دەست پێ بکات ئێوە چەندێن لەگەڵ ئەوەدا یا چەند احتیمالە بە نزیک دەبینن کە ئەم شتە لە دوای قەتەر زوو بگوازرێتەوە سەر ئێران یا بۆ ناو ئێران یا هێشتا ئەو احتیمالە لاوازە من وەکو خۆم هیچ گومانێکم نییە وەکو پێشتریش باسم کرد کە ئێران و تورکیا دوو لە وڵاتانن کە دەستێوەردانن تێدا دەکردرێ بەڵام لەگەڵەوەشدا ئەوە نییە کە بڵێ ناتوانێت ڕێگری لێ بکردرێ یعنی کۆماری ئیسلامی ئێران پێتانسیلی ئەوەی هەیە کە چۆن بڵم بەکردنەوەی دەرێچەیەکی دموکراتیک بە ئاشبوونەوە لەگەڵ گەلی نێوخۆی بتوانێت پێش بە هەموو پیلانەکان بگرێ بەرحاڵ لە بواری داراییدا لە بواری سەربازیدا هێزی هەیە و یەکێک لە هێزەکانی منتەقەیە بەڵام بەو شێوەیە کە ڕوودەدا و ئەو پێداگریانە لەسەر ئەو هەژمونی پارێزیە من باوەڕم وایە کە بەڵێ ئێرانی یەکێک لە وڵاتانەیە کە دەستێوەردان بەو شێوەیە کە بچێتە پێشەتیدا ڕوودەدا و بەداخەوە ناگوزیریشە ینی چارێکی دیکە نییە ئەگەر ئەو ڕەوەندە ئیدامەی هەبێ بەرێکی سنی بەرفراوان کراوەتەوە ئەو سند موشەکەی کە
سپای پاسدارانیش بەڕێ کرد بەرەو دیرە زوور هەرچەند معلوم نیە تاچەند ئامانجەکانی پێکاوە یانێ پێکاوە بە باوەڕی من ئەوزار بەڕەسمی شەڕەکانی هێنانی و ماڵی خۆیانەوە و هەڵەیەکی استراتیژیک بوو هەرچەند ئەوە من بەشێکیشی گرێدراوی وەزیەتی ڕقە و پێشڕەوی هێزەکانی سووریای دموکراتیکی دەبینم لەو ناوچەیە و خواستی ئێران بۆ گەیشتن بە سەدەریای سپینەوە ڕاست و جموجۆڵی هێزەکانی حەشد شعبی و لەلایەکی ترکەشەوە هی هێزەکانی ڕژیمی سووریا بەرەو سنوورەکانی عێراق سووریا و ئەو هیلالی شیعە من پێم وایە چۆن بڵم بوونی ئێران لە یەمەن و لە هەمان کاتدا ڕۆیشتنی بەرەو دەریای سپینەوە ڕاست بە جۆرێکە کە ئیسرائیل تا حدێک لەژێ فشار دەخات لە سێلەوە گەمارۆ دەخاتە سەر ئێران حیزب الله هەیە ئەوانە هەن و ڕۆڵی پارادۆکسی قەتەریش هەیە کە هەم پشتگیری داعش دەکات و لە بەرامبەریشدا پشتگیری لە حەشتی شعبی و لە حەماسی فەلەستینیش دەکات ئەوانە هەموو وای کردووە کە بەڵێ ئەو گۆڕانکاریانە لەو ناوچەیەدا قەتەر پەیامێکە بۆ ئێرانیش و بۆ تورکیاش هەرەوە وای کردو بەڵێ ئەگەر بە کورتی دوایین قسەتان با ببیستین و بزانستان جملەکە تەواو بکات بەڵێ من بەگشتێتوانم ئەوە بڵم ئەو ڕێگایە من وەکو خۆم دەڵێم ڕەنگە ڕێگایەکی هەڵە بێ هەرچەند ئەوان خۆیان خستۆتە کێشەیەکە و کە ڕەنگە ڕاحەت لە هاتنە دەرەوەش لی ئاسان نەبێ بەڵام لەگەڵەوەشدا هێندێک دەرفەت ماوە دەرفەت زۆر کەم ماوە ئەگەر کو ئەوانە لەبەرچاو بژیرێ خۆ تەبیعەتەن ئێران دەتوانێت وەزیەتێکی باشتر هەبێ هیچ نەبێ وەکو عێراق و سووریە لێنێ بەڵام ئەگەر کو بۆ شێوەیە بەردەوام بن من باوەڕم وایە کە بەڵێ دەستێوەردان دەکردرێ و پۆتانسیلی ئەوەیش هەیە لە نێو ئێراندا بە پێوەی کە وڵاتێکە دموکراسی تا حدێک تێدا چۆن بڵم بەرزەستە نیە خەڵک و نەتەوەی زیاد مافەکانیان نەپارێزراوە بەڵێ دەکردرێ و پێکانە زۆر سپاس بە ڕێزی و ئاسانیار چالاکوانی مەدەنی سپاس بۆ بەشداربوونیەوە بەڕێزم سپاس بەڵێ بینەرانی هێژا هەڵبەت بە ڕێزی و ئاسانیار بەرفراوان باسی لە ئەگەری دەسوەردانەکان یا هەوڵدانە جدیەکان بۆ گۆڕینی سیستەمی ئێستای ئەسکەتاری ئێران هەوڵدانێکە کە احتیمالێکی زۆر هەیە ببێ. دەچینە سەر بەشێکی دیکەمان کە پەیوەندی بە کوردستان بە گشتی بە تایبەت باکووری کوردستان و تورکیا هەیە هەڵبەت لەو چارچێوەیەدا بەڕێز دووران کاڵکان ئەندامی دەستەی بەڕێوەبەری یا بەڕێوەبەرایەتی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە قسەی بۆ نیوز چەناڵ کردووە بۆ کەناڵی تەلەڤیزیۆنی نیوز چەناڵ لەو بارەیەوە بە بەرفراوانی تیشکی خستو لەسەر هەموو ڕەهەندەکانی ئەو دۆخی ئێستا هەیە ئێمە ئەو دۆسیە بینین و دوای قسە لەسەر ئەو دۆسیە و هەندێکشت پێوەست بۆ واک داعش فاشیزمی tarafından ئەندامی دەستەی بەڕێوەبەرایەتی پەکەکە دووران کاڵکان لە چاوپێکەوتنێکیدا لەگەڵ تەلەڤیزیۆنی چەنەڵ نیوز سەبارەت بە ئۆپراسیۆنی ڕزگارکردنی ڕقە و کاریگەری لەسەر تورکیا و دۆخی سیاسەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و گرنگی بەرخۆدانی ئیمراڵی هەڵسەنگاندنی کردووە. دووران کاڵکان سەبارەت بە گۆشەگیری ئیمراڵی ڕایگەیاندووە لە بەرامبەر گۆشەگیریدا ڕێبەرایەتی بەرخۆدانێکی مەزن دەکات. لە دۆخی ئێستادا نەدادگا لە ئارادایە و نەزیندان بەڵکو بەبارم تەگرتن هەیە. ئەو دۆخەی کە ئێستا زاڵ بووە لەبەر کۆیلەکردنیش قورسترا بەڵام لە بەرامبەردا بەرخۆدانێکی مێژووی لەلایەن ڕێبەرایەتیەوە ئەنجام دەدرێت. بەرخۆدانی ئیمراڵی بەرزترین بەرخۆدانی مرۆڤی ئازادە. پێویستە هەمووان باش لە ئامانج و مەبەستەکانی ئەو بەرخۆدانەی ڕێبەرایەتی تێبکەین. کاڵکان سەبارەت بە سیاسەتی دەرەوەی تورکیا و پەیوەندیەکانی قەتەر و تورکیا دەڵێت ئاشکرایە سعودیە و قەتەر و ئاکەپە بەڕێکەوتنێک پشتگیری داعشیان دەکرد. بەڵام بۆچی ئەردۆغان و ئاکەپە پشتگیری قەتەر دەکەن؟ ڕاستی ئەوەیە کە بەپێی تێگەشتنی ئەردۆغان و ئاکەپە ئەو کارەی قەتەر بە تاوان لە قەڵەم نادرێت. حەماس هاتە تورکیا و لەوێ مایەوە بەڵام پاش هەندێک ڕێکەوتنی تورکیا ئەمجارە حەماس لە تورکیا دەرکرا. پەیوەندیەکان ئاشکرایە سعودیا و قەتەر و ئاکەپە بە ڕێکەوتنێک پشتگیری داعشیان دەکرد. هەم پەروەردەیان دەکردن و هەم پشتگیری داراییان دەکردن و لە بواری ڕاگەیاندنەوە هاوکاریان دەکردن. ئەگەرچی قەتەر لە بواری داراییەوە پشتگیری سەرەکی بوو بەڵام ئاکەپە پلانەکانی بەڕێوە دەبرد. کاڵکان لە درێژەی چاو پێکەوتنەکەی داوتویەتی پێویستە سەر لە نوێ هەندێک لێکۆڵنەوە ئەنجام بدرێنەوە. ئەوانەی ئێستا بوونەتە دژی داعش تا دوێنێ دۆست و هاوڕێی قەتەر بوون. تورکیا و ئێران دوو وڵاتن کە ئێستا پشتگیری قەتەر دەکەن. لایەکی دیکەشەوە دوو دەوڵەتی ناوچەکەن کە عەقڵیەتی نێتەوە دەوڵەتیان زیندوو ڕاگرتووە.
بێ گۆڕانکاری لەو دوو وڵاتە گۆڕانکاری سەرەکی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ڕوونادات. لایەکی دیکەوە ئەوروپا پێویستە لێکۆڵنەوە بکات سەبارەت بەو پارەی داوێتی بە تورکیا بۆ تێکۆشانی دژی تیرۆر. پێویستە ڕوونی بکاتەوە ئایا ئەو پارەیە دژی تیرۆر بەکارهێنراوە یان بۆ پشتگیری تیرۆر. لێکۆڵنەوەی بەو شێوەیەش بۆ ئەردۆغان قورسە. کاڵکان دەڵێت دەتوانم ئەوە بڵم کە کاتێک کۆتایی هاتنی فاشیزمی ڕەجەب تەیب ئەردۆغان دێت ئەوەندە تێکۆشان دژی ئەو فاشیزمە هەیە لە ناوخۆی وڵاتدا کە لە ناوی ببن. تێکۆشانی هێزە دیموکراتەکان ژنان و گەنجان فاشیزمی ئەردۆغان لە ناو دەبات. Şengal soykırımına karşı bir yıldır direnen نێران ێژار ڕۆژنامەوان یونسۆناڵ لە ستۆدیۆ لەگەڵمانە گفتوگۆی لەگەڵ دەکەین بەڕێز یونس خێراتن. گەلێک سپاس دەم باش. ئەس دخوازم بچێکی سەر ئەو داخوێنیە بەڕێز کاڵکان بچێکی باخفین ئەو دەستپێکەویدا بەسە داعش و ڕەقە کردێت. شتێکی باڵکەش ئەوە کورد بێژێت بە خلاصبوونە ئۆپەراسیۆنی ڕەقە یان خلاصبوونی ئۆپەراسیۆنی ڕەقە یان خلاصبوونی داعش وێ کاریگەری تەئسیر لەسەر تورکیا هەبێ. بەنابراین ئەوە چ تەئسیرێکی وی دەبێ؟ بله یا راستی بویرین کو به تایبەتی لە ڕۆژهەڵاتە ناوین و لە کوردستان 3 ساڵین پێکتێن تو تشتێک ji hev cudanîne. Bi taybetî di sala 2012 da pêvajoya aştiyê ji hêla dewleta Tirk ve hate destpêkirin. Piştî vê yekê dewletê bi xwe dît ku tevgera azadiyê li Rojhilatê Kurdistanê li Başûr, Bakur û Rojavayê Kurdistanê çiqa sêzdar e. Ji wî zêdetir li Rojavayê Kurdistanê şoreşekî mezin hat afirandin. Piştî vê yekê dewleta Tirk yek tiştî têr tijî baş dît got em weke dewletekî têra vê rêxistinê nakin ji bo bi dawîbûn ji holêrakirina vê rêxistinê gerek em çeteyên xov damezrînin û li Rojhilata navîn bi nasnameya îxfanê ve li gel dewletên weke Qatar û alîgirên wî weke pedekê dest bi damezrandina rêxistinekî weke Daeş û el-Nusrayê kirin. Di vî dawiyê de di vî dawiya ku em ana hatine vir yekser îdî bi berxwedana hêzên azadiyê ve Daeş her diçe têk çû li Reqayê li paytexta Daişê anha operasyonekî mezin dane dest pê kirin. Yek yani duran kalkan jî evî tîne ziman. Piştî ku Daeş ji holê rabe heta vê demê çi li Daişê hatiye kirin piştgiriyekî çawa li wan hatine dayîn li Rojhilata navîn li gelek çepehên dunyayê çawa endamên xwe rêxistî kirine û anîne wira çawa efqas qetliyamên mezin derkevin holê yekser yek bi yek derkeve holê û ji ber ku piştgiriyê wanê herî mezin ji hêla AKP û Qatarê ve hatbû dayîn eger ku Daeş têk biçe wê di dawiyê de hikûmeta Erdogan û dewleta Qatar bi xwe dawiya xwe bînin. Yani ji ber wê jî yanî niha Erdogan û AKP piştgiriya Qatar dikin li ser ew fişarî hatiye ser wî. Yani duran kalkan jî evî tîne ziman. Yani Tayyip Erdogan bi gelek baş dizane. Anha ambargoya ku îro li ser Qatarê hatiye dayîn ew welatên derdorê wê an hêzên navneteweyî vê biryarê anîne ziman Tayyip Erdogan baş dizane ku ew her tiştê tê gotin rastiyê de di heqîqetê de ji Tayyip Erdogan bi xwe re tê gotin. Yani piştî ku hêdî hêdî dorpêça li derdorê wan zêde bû wê hemû gemarê wan jî derkeve ortê. Ji ber ku li Lîbyayê piştî ambargoya li ser Qatarê dest pê kir li konsulxaneya Lîbyayê ya Qatarê de belgeyekê hat dîtin. Di vî belgeya konsulxaneyê de hatiye dîtin tê gotin ku çawa bi sedan çeteyên ku li Lîbya li Cezayîr û Yemen û hin welatên Erebên din hatine rêxistî kirin çawa şandine Reqa û Musulê li ser hêzên Kurd hewl dane ku qetliyamekî mezin dînin. Di wê belgeyê de tê nîşandan ku yani birina wana ragihandina navbera wan da têkiliya wan da hemû ji hêla Qatar dewleta Tirk û pedekê ve hatiye kirin. Yani xalekî müşterek heye navberê wan da başa. Xalekî din ku ew behs dikat Birêz Kalkan bêje li Tirkiye da hêzekî wisa heye yani potansiyalekî wisa heye ku dawî bi faşîzmê Erdogan AKP bînê. Niha eger em binêrîn ji xwe her roj çalakî û yani لەگەڵ ئەو فشاری AKP و چالاکی و ئەو ژی بەردەوام هەنە لەور. نان داوی دا
مەشێ جەهەپەیژی هەیە توی چارچێوێدا ئەوەکی بێژن جەهەپە درەنگ پێشیار بووە بەنەرینەوە یعنی لە ناوخۆی ئەم تورکیا دەست پێک بێژین ناوخۆی تورکیا لە هێزی پۆتەنسیالێکی وسا هەیە کۆ بکار بێ یعنی دی داوی یعنی ئەو فاشیزمێک و ئەو بەحسەکەن بدای سەکناندن نها راستێکی وا هەیە یعنی li gorî helwesta Tirk û di medyaya xwe de tînin ziman dibêjin tevgera azadiya hatiye astekê wisa ku nikare tu çalakiyek pêk bîne yani ev dereweke kîret û mezin û bêkenok her roj di 20 rojên dawî da qet rojtine ku hêzên azadiyê çalakiyên xwe li dar dixin rojtine ku agahiya kuştina leşkerên Tirk were me ji bilî vî dema derbeyeke çêkirî yani hewldanê derbeyeke çêkirî pêk hat Kılıçdaroğlu serokê CHP çû li gel Erdogan sekinî Erdogan jê re yek tiştekî eşkere kir sistemeke nû wê were avakirin di nava vî sistema hanê da peywîra muxalefeta dibin kontrola Erdogan da dane CHP da ji vî zêdetir di rastiyê da em baş dizanin ku gelek aliyên muxalif bi taybetî Alewî û kesên şareza ji bo jiyanekî dirist dengê xwe heta vê demê dane CHP da. İdî acizbûna van derkete astekî herî jor ji ber ku kesayeta wî çi be kirinê wan çawa be asê xwe de çi bin jî girtina parlamenterekî CHP îdî weke sembolîk her tiştî derxistortê ji ber ku îdî CHP baş dizane ku dor hate wî piştî tasfiyekirina siyaseta Kurd ku bi dehan bi hezaran siyasetmedarên Kurd hatine girtin parlamenterên wan anha di zindanê dane îdî dor hate wî anha dest bi çalakiyekî kiriye çawa ku duran kalkan jî aniye ziman ji bo ku ew hêza dibin kontrola CHP da li hemberî faşîzmê seknekî baş derxewolê ku faşîzm ji bo faşîzm bi dawî bibe divê seranser helwesta xwe li hemberî tevgera azadiyê ji ber çavan biborîne îro eger ku CHP çiqas muxalefetekî em bêjin nerazîbûnekî bîne ziman jî li ber qetilkirina Kurdan ku li hemberî hikûmetê bisekine dest dengê xwe neke ku xwe bêdeng bike li hemberî asimilasyona Kurdan da ev şaşitiyek mezin e muxalefetekî wiha nabe bêguman yani di dawiyê da hêzekî mezin di destê wan de heye eğer ku rastiya heqîqeta statûya Kurdan bînin berçavê xwe vê statûyê qebûl bikin yani dikarin bi her tiştî serkeftiyekî mezin yani eger qebûl jî nekin vê qebûl jî nekin vê binkewtinê wan yani jî wê li ser wan jî ew bê ez pirsê dawî lê çarçevê gotinê wî de li ser îmralî bikem yani eger wan me an gotinê xwe hemû top bikeyin qas girêdayî ew tecrîdê giraniya îmralê ji ber ku xuya ye ku AKP ber bi xelasbûn diçê û metirsiyê wî heye li heta dibêjin li sêberê xwe jî ditirse Erdogan li her tiştekî ditirse yani tirsê wî heye wisa kiriye ku ew qas tecrîd li ser îmralî giran kat yan jî em bêjin heta dibêjin êdî îmralî ştek nema bi navî tecrîd li tecrîd jî derbas kiriye Niha li her çar parçe Kurdistanê ev 18 sale hemû hêzên tevgera azadiyê bes li ser yek tiştekî rawestiyan û xwestin ku civak jî vê yekê têrtî jî baş bizan be. Ev yek jî heqîqeta seroktiyê bixwe ye. Niha bûyerên ku anha rûdane bûyerên wisa girîngin ku Tayyip Erdogan ji ber van bûyeran ji ber viyan geşedanên hanê nikare di nava şevekê de bi dilrahetî yek saetekê razê jî bi taybetî bêguman ev di qedera her dîktatoriyê de ev tiştek wiha ye niha her çar aliyên em bêjin bajarên Kurdan dibin dorpêçê de ne roj tune ku agahiya qetilkirina sivîlan tê di bêdengiyekî ev qas dixwazin ku bi afrînin û hemû dengam ji holê rabikin ku ev tişt bi temamî ji holê rabe dîktatoriyekî mezin ava bikin. Rêbazê wan li gorî wan jî bêdengkirina serokatiyê bixwe ye. Birêz Öcalan e. Duran Kalkan jî heman tiştî tîne ziman. Divê pêvajoya hanê da Rêber Öcalan sekna xwe diyar kir, berxwedana wî berxwedanekî bêhempa bû, misyona xwe lîst yani li gorî
وی هلوست لیستوکی والا درخستیه بشه وانا همو پولیتیکاین AKP یقرکرنه والا درخست بسک نخوا ایرو تفگیر آزادی جوی بگره حتی جواکا کرد لهر چار پارچه کردستانه لسروکاتی خو خودی درد کفن. بله کلک سپاس برز یونس اونال روزنامه سپاس بو هات نوا سپاس خوش سپاس والله بین رانی هجا برفراوانی اولی کتوانی بیتمان سر دوخی باکور و ترکیه و البته هاوسانگی ناوچکا قسما کرد اما دوسیەکی دیکەی گرنگ کە هەمانە گفتوگۆی لەسەر بکەین ڕۆژاوای کوردستان و باکوور و سووریایە و بە هەمان شێوەی دۆسیی باکوور گرێدانی بە تەواوی ئەو هاوسەنگی و معادلەی کە لە ڕۆژهەڵاتی ناوین هەیە دۆسیەکەمین لەسەر دوایین پێشکەوتنەکانی ڕەقا و دۆخی باکوور و سووریا و ڕۆژاوا دوایی قسەی لەسەرەکەی جەنجی گەورە بۆ ڕزگارکردنی ڕەقە بەردەوامە و شەڕوانان لە پێشڕەویدان. شەوی ڕابردوو شەڕوانانی هێزەکانی سووریای دیموکرات لە گەڕەکەکانی بەرید و قادسیەی ڕۆژاوای ڕەقا لە چوارچێوەی شەڕێکی قورسدا گورزی کوشندەیان لە چەتەکانی داعشدا و پێشڕەویان کرد لەو گەڕەکانەدا. شەڕ و پێکدادانەکان لەو گەڕەکانەدا بەردەوامن. لە ڕۆژهەڵاتی ڕەقەش پاش ئەوەی شەڕوانان توانیان هێرشی چەتەکان بۆ سەرگەڕەکی بەیاترا تێک بشکێنن دەستیان کردووە با ئۆپراسیۆنی پشکنین و پاکردنەوەی گەڕەکەکە لە پاژماوەی چەتەکانی داعش. شەوی ڕابردووش شەڕوانان لە باشووری ڕەقەوە پێشڕەویان کرد و لەسەر پردی نوێی ڕەقا چەتەکانی داعش هێرشیان کردە سەر شەڕوانان. شەڕێک لە نێوان هەردوو لایەندا ڕوویدا و تا سەر لە بەیانی ئەمڕۆ بەردەوام بوو. بە پێی زانیاریەکان لە چوارچێوەی ئەو شەڕەدا 34 چەتەی داعش کوژراون. هەروەها دوو مواتۆرسکیلی بۆمبرێشکراوی چەتەکان تێکشکێنراون و چەند پارچە چەکی چەتەکانیش کەوتۆتە دەستی شەڕوانان. لە بەردەوامی دەزوەردانەکانی تورکیاش لە ڕۆژاوای کوردستان و باکووری سووریا شەوی ڕابردوو سوپای تورک 52 نمزەوی گەنم و جۆی جووتیارانی گوندی ئایندیواری شاری دێرکی کانتۆنی جزیرەی سووتاندووە. سوپای تورکیا ناهێڵت جووتیاران و خاوەن زەویەکان بچنە سەر چێڵگە و زەویوبزاری خۆیان و چاندن بکەن. بەردەوام گول لە بارانیان دەکەن بەو هۆیەوە تا ئێستا چەند کەس گیانیان لەدەستداوە. لەلایەکی دیکەوە هاوسەرۆکی ئەنجومەنی سووریای دیموکراتی ڕیاز دەڕار لە لێدوانێکدا بۆ ئاژانسی هەوا ڕایگەیاندووە کە ئەوان ڕێخستنەکانی خۆیان لە هەرێمەکە بەرفراوانتر دەکەن و پرۆژەی سووریای دیموکراتی زیاتر پێش دەخەن. دەرار دەربارەی ئۆپراسیۆنی شەڕوانان لە ڕەقەوتی چاوەڕێ دەکەین دوای ڕزگارکردنی ڕەقا لەلایەن قەسەدەوە پارێزگای دێرە زووریش ئازاد بکەن. تحاول أن تسير بشكل يمنع الإساءة أو الضرر للمدنيين خاصة ولذلك ما زالت تسير بشكل بسيط. بۆ گفتوگۆکردنە سەرم بابەتە ڕاستە خۆ لە ڕێی سکایپەوە بەڕێز نەواف خەلیل بەرپرسی ناوەندی لێکۆڵنەوەی کوردی لە ئەڵمانیا لەگەڵمانە. کاک نەواف ئێوارە باش ئەز ناخوازم لەسەر ئۆپەراسیۆنی ڕەقا و ینی وردەکاری داتایەوی دە بپرسم ژبەر کورد دۆسیە کێمە هەبوو لەسەر وردەکاری لێت شتێکی لە ناوە دۆسیەدا ئەز خوازم لێ بپرسم. بەڕێز ڕیاز دەرار دەبێژێ وێ پشتی ڕەقا ئەم لەهێڤینە و شەروانە قەسەدا وێ دێرە زوورژی پاکش بکەن وێ دێرە زوورژی ئازاد بکەم. دەخوازم نێرینەوەژوی چوارچێوێدا بگرم. دم باش بۆتەوە هەموو تەماشەوان ئەس باوەڕ دەکەم شخوان ها لەبوو تەفگەرا ڕێجیمە سووری هەفکاریە رووسیا و ئیران دەکەن دێرە زۆرەی دێ ئامادەکاریە وی تشتی دەبێت گاوا پشتی ڕقای بێکردن ژبەر نوچەیە داوی هەری داوی وەکی ڕەوەنگا مافی مرۆڤایە سووریت بێژێت چەند سەد متر مایک هێزی سووریا دموکراتیک بگەن ناوەندا باژار و دەڤەرێ استراتیجیە دیش داعش بستێنن. ڕێجیمژی وێ بزانن رووسیا و ئیران زانن سەرۆکی رووسیا بویەکی بەسە شەروانی یەکەکەکرد ئەو شەروانی خورد و لە هەنگ شەڕێ دەبێ شەڕێ چاوە ئەف دەڤەر پشتی ڕقاوی چ ببێ تشتێکی پرخۆزایی وەکی برنامجی حزب سوریه دموکراتیک یه پگیجی گداش تفیده که به شر بده که بده و شخواه وکی مدزانن مجلس دیر زوریا لشکریجی هاتی آماده کرنز باور دکم پیرجی و گاون دین آویتن زیادی ده. بشکیش خلق دیره هیوی وانا
دهزي سوريا ديمقراطيك دي وبريز رياض دراجي او خجي كسكي قرتيه كي كفنج بو مسترا كردي كتبو زندانا او خجي خلكي ديري باشا يعني قلتني برز إلهام أحمد جهبو دمي برينها قد أم حتى حوجب كاتا سر بحر سر درياجي هرين في تشارشي دادي وقت كم بلانك استراتيجي قشتي هي وهفكاري هي نجا دي امريكا تاني تجا دي امريكا دو فرنسا دو دولتي ده ناف هيزي هم انجيد ناف كواليسيون تكرن يه استراتيجيا بشي رقا وكي نافندك استراتيجيه داعش وكي بايتختا داعش او تشتكي جرينج بيرز غاركرن دقلك عاد يادش بر او دفراق كشتين ومرن و اوتوموبيل بمباركري بعلاوه مرني جدر كرن دعاليم معنوي ده دعالي استراتيجي قلق جرينج دي ديريجي وقت دبركي اوج دبرك استراتيجيه بتايبت هبونا دير وميادين وبو كمال افقش دست داعش دنا وسينوري راقدي وكي دي بيشتي داعش ايدي نداعش تاني هيك تيرورست وكي وانتزان نصرة جاي احرار الشام جاي افجي نافي وجدانه تاني بلكي فيلمي كشتنا مروفا دردخن او تاني دويد جدانه يعني شو فرق نصرة وداعش هذي شو فرق قاعده وداعش هذي شو فرق كسي قد بيج ديمقراطيات كفر وداعش هذي تفرق ويتنا تشتكي بر خزاينها نقشة سوري چند عالي يعني رجيم دفركي لي رجيم وهبال بلدي خوي عراقي وافغاني وايراني الجيكينه دفركي بر آرام هزي سوريا ديمقراطيك دفرك ديجي نصرة وداعش تقدبي ودفردن از بهوردكم ايجن ها افكاري بو الخرد به شويكي خزاي جيم كان بشفا بيجي سر دریای بهوردكم نجبو كردي رجبا باشا بلان برزناف كرداج بيسود بلان برزناف دو شف ایران بردمانی دیار زور کرد جید زانن به موشک با روکت بردمان کردیا لآلی کدن روسیا تهدید کرد بیجه هر بالا فری ها و پیمان هر کیدی بیل سر هرمی کو وکی هرمی خود داناس کردن بید بچه ام لیخین یعنی و انجام چاوب به جبر کو دیار زور مثلا ایران و روسیا وانشی وکیشتکی استراتژی بخود بین یعنی گوتنی کی باوی آوایی هیا و انجام چاوب به اگر یعنی حالمت یک بو پاکش کنی و باجرش دست بیابک. بارکن دتشتن گرگ بیشم یک جه فروکه کی یعنی طیارات بی پیلوت هات روخاندن جاری امریکا دباشور سوریه افجی وکی نامه کی روسیا ربو یاد دواجی برپرسه کی امریکی گو راستم هم ددن و خطا نبرة خو روسيا تذكر بوي مكرمن لازمانا تي برزغريك درنا كم لي جو بو خازم جنگ كي بو خازم شركي بفتونه كي بكن و تشتيت خازم بيجي وانا از نابج مي بزوري بي لي بشك خلكي ديري هي مدرسه ديري يا لشكري هي دنافويدن خلكي ديري هناك بشك بازار بيادين بو كمال وقتي او ما دكاري بكرن ريجيم يشفع حتى انا نكاري بو لشکری خواه بارگاه خواه جدور پیش داعش درخه تکس نکاره بیل هزی مجلس دیری لشکری بری خوبتن باجار خواه رزگار بکن افکاری و پیشگرتیا هزی سوریا دموکراتیک و هزی همانگی هزی کواليسيون نمنتوی بری رقا تمامتی بی رزگار کرن بری رقا بی پاکش کرن بری رقا خلقی بین وگراندن بگمان رژیم روسیا تایبت رژیم و ایران و هوالبندی و هول بدن قلق تبلیغی شکل دریا هزي سوريا ديمقراطيك هناك بروفوكاسيون بكن تبلیغی درخن يعني دریا كاربن بري بيجي ويدك او كاربن درباس ناببن ببورين جبر دفرن هن دمي داوود بتايبت او تشولا سوريا وباديا سوري دفرن هن رژیم جدستي هزي بوزيشن هزي داعش دستين وادي بلزوري لدر عايش كده خازي وهذا براي دستي اوبوزيسيون هزي باشا تشتكي هون باسا او ياكل امريكا كرنكو بالا فريق او اختيخواره وهنديك بيوندي امريكا لقال قصد وانا باس كرن لي تشتكي كو لدو حتى ايرو بالا مرود كشانديا قوتني يعني جيان بيجين مقابله وقوتني كي روبرت فوردا او سفيري بري امريكا لسوريا لسر بيوندي كرد وامريكا وانا هنشتي يعني بالكيش قوتيا بشكي او كتاب لي هفجي ديتن يعني دبيجي
ئەمریکا وانە کووردا بکاردێنن یان کووردا دخەپێنن یان ئاوایەکی قەسەدە تێ بەکارهێنین گوتنیکی بەوی ئاوایی یعنی ئەویا وەکی هەملەیەکی ڕەشکردن دێدیتن هونچت بێژن ژووی سەر گوتنێویدا يعني بو بهتر تماشاوان روبرت ناس بكل شخص سفير سوري بو حتى بري چند سالا بدسبيك يديجي امروفا كي پر الوسطى الهمبري پیدا وهمبري هزي كردا عشقو وهمو اوزاني خطيرن ودغوجي ديتني تايبد دغوت ازناهلم تكدي وخردبن پر نزيكي اوبوزيون اسلامي بو لي او نتني او غوتن غوتي روبرت فورد بخد بجد بازبوم صدمه جلكتيك شو اللي سويتش از وقت چند گوتنی بیشم يعني هو اعتراف دكا بله روبرت فورد چند شتا بیش ام ده حزیران ده 2011 وقتی ام چون حمای ترجمه گوت بندنه مين امریکی دستی وردان لشکری بکن پشتی پاشوکشینا عراق و افغانستانی به سوریا گوت ایگل خو پیشاندان حمای کرن او باجار سوری ما چون ما بوس او ایریک شوالیه سفير فرنسا السوري او چون بو سدمه هيفين سختمه دان سوري يك دومين دبيجي دما امريكا جنو خست از بنرخينن قالوا ويكي ريفبلي امريكا بيجي برا رجيم سوري خبدا علي يعني جركي بروخه بجرك مغتبانا نغوتنا سيد بي ام بو سدمه امريكا بو سدمه سردان بي چكداري چار دبيجي باور نتكر وإيران وحزب الله ودستي ورداني بكن وأوج تشبو يباش افقا خندنا شاش تكريه أنا جي بشتي تدجي كاري برداي تتخاص بي كردا شيرت بك كردجيز باور كم جير بيجي سباس بريزفورد جي هفته بينجاد الدما تكشكستنا شورش ايلول حتى أنا حزارة خندواني كرد الكتن سياسة مداري كردي روكا خط خينن لأنها وقتها قمرو ليجنا أوين ديدي روبرت فورد بيجد نرخاندنا مشاش بو چما نرخاندنا برد شاش به فرد راس به ياد انا هاد بيجي دبي ايران وبرا رجيم روجلات سوري دي وكي تشرو برا ايداج عراقي ومش لبناني واهري خطر تبيجي دبي بشار اسد نار الاوبوزيسيون وكردا افتشتهاني تاف دان عليك تاني ماشيتا يعني اما تشتكي بالكيش هي زين تشتكي بالكيش هي يعني من هم مقابله وبدتني بريجي من لينيري لدو حتى انا موجود بنيرين او شواهد قالك جاران وكي بيجنيارو هولداني بي هبوكو امريكا لقال تركيا ولقال ايران وانا اتفاق لهفبكا لسر مساله سوريا لسر مساله روشلاتي ناوين اويات تشي غمانك تشي دكا بنيريناوا يعني نيتي ويتشيا از ویژی بیجم بیم سرنا بلس دبی مجو پوزیشن تخص گومگوبرا چند برپرسی پای بلندی رژیم بیم وارتن استخباراتی و مصرف مرکزی و برا بشار اسد بمین 10013 بیلی واد گوت او به خدا و جمرد گوت نوات تشتکی نمکنه یعنی قلب تشد هدیتنی هنه برو کار جه سود ور بگیره کردجی و ای پوزیشن براستی تخازن هنا كي تشتي ماي رزقار بكن نولو تنجي روبرت فورد بري سالك فورم بوليسي يك كفاري هاري مزنا امريكا داني دو اف دستوردان امريكا جنها بحث كي جنيجي ابو شويه 10 دي استا جنها افكاريه هزي كرد كيد او تاني بياده خرد كي هزي كرد خرد كي ودير اوبوزيشن دي جمبه دو فورن بوليسي بيجي جرك كرد امريكا في دكن الشرق الاوسط بيجي بامريكا انا كي خب كردات كياجي كردات خابين براسي ابشكي انا لي كلنا لك وما مستز زانجه امريكا نا بالبرسكين هاي وكيم بينن دروجا قد قلت امريكا باراسنا كردانك امريكا هذه لشكري فروكيك جنگير وخاندن روبرت فورد بشكي روبلكي طاري ج ديروكا سوري دي اسباوركم وسوري قالك خوشبيني ببيره وانه پر خرابي سردانا قال سوري قهرماني اس برسي داوي بكم اگر بكورتاسي برسي من بدن چ و دمه برز لفروسا چما روبرت فورد کسی کی بیشتر وقتی سیاست مداری که امریکی بدهی ناس کردن چما وسا دژنایتیه حرکتی کرد روجاوی کردستان دکا مثلا چما دخوازه پیاده وکی پگکا بینشاندان یعنی گله گوتنی کی وسا دکا آرمانجی بیچیه ل یا هدفی بیچیه امریکا تشتكي نبدزي وكي نمنبج قطر وزير دربه سازيك وهي كاردكي وزير دربه امريكا وزير دادي امريكا بوريني عدالة امريكا
جبون نوت روجي 2 مليون و500,000 دايدي از نابجم تركاوله دايدي بر افداق يعني بهتر اوبوزيسيون وقال سوري بيبيت يعني بهتر هزيد دا ادير ايراني امريكا ديجي وزاره دربه امريكا ديجي هين هنك هن انا فيك كيفجم هين كسن هن نبيرانه امريكا تيجي خو بكردار بيفجر بريغبريا خسر خربك يعني افد ولات امريكا دي هم مكاتب علاقات عامه او بيروي تكنيك جديد هم جي دي واد لوبيا امريكا لوبيا تركيا هي لوبيا ايران هي كسي السعوديه هي امارات ولات كندافي دهن حريدي كارد كي بوي دي وانا فيك بي ليه دي سادج روبرت فورد يكجي سدمه سركبو بسردانا قال سوري شورشا ورافرينا بشويه كي قال لك خراب فلك لغريا وكي كنت كردي بيجن وتفرق شدي ونافر ديجي از يفيدكم اي بخازه بزمان انجليزي جاي بزمان عربي هي في افديتني تبي بخينش برهنك تشتي راستي دهنه ومرو قاره سوديش بوي بيش روجي جي يعني وقت يديروا بالفور يعني اللي كلنا لك حزار صدالي كلنا بس لامريكا داخل السربان قالك سباس برزنا وفخليز بالبسينا وندي لكل كردي لألمانيا سباس بوتبلي بناوا سباس بەڵێ بینەرانی ێژە لێرە خاڵدانین لەسەر تەوەرەکانی کە بۆمان هێنانە سەر شاش و گفتوگۆمان لەسەر کرد هیوادارین سوودمەند ببێتین بۆتان تا بەرنامەیەکی دیکە لە شاد و خۆشی دام.